ڕۆمان تەرخان کرد بۆ باسی کورد و سوارچاکانی حەمیدیە کە مەشهورە لە تاریخە بە ئەلفورسان الحەمیدیە. سوڵتان عەبدولحەمید مەبەستمان لە سوڵتان عەبدولحەمیدی دووەمە کە لە 21 نوێی 1942 لەدایک بووە لە ساڵی 1976 بۆ 1908 حکمی کردووە. زیاد لە 30 ساڵی حکم کردووە. باسەکەمان باسی کارێکە لە کارەکانی ئەو کە بریتیە لە دامەزراندنی سوپایەکی شەعبی بە ناوی سوارچاکانی حەمیدیە، فرسان الحەمیدیە. لە ساڵی 1991 بڕیاریدا دروستی بکە. وەکو زۆر باسی تر پێویستیمان بە مقدمەیەکی زۆر کورت و پوخت هەیە باسی بکەین بۆچی لەو زەمانەیە دروستی کردووە. سوڵتان عەبدولحەمید وەختێک کە هاتۆتە سەر حکوم لە ساڵی 1976 بینی کە کوردەکان ئیمارەتی سەر بەخۆیان هەبوو. هەروەها بینی لە ساڵانی دەوڵەتی یان لە سەردەمی سوڵتان مەحموودی دووەمە کە محاولەی ئەوەی کرد زۆر ساریمانە، زۆر توند و سەختانە مرکزیت بجێڕێتەوە بۆ دەوڵەتی مرکزی ئەستانە، کارتێکردنێکی خراپی بوو لە ئیمارەتە کوردیەکان. وەکو باسمان کرد شەڕێکی گەورە بوو لە نێوانی میر محەممەدی ڕەواندوزی و دەوڵەتی عوسمانی کە ئەو سەردەمە سەردەمی سوڵتان مەحموودی دووەم بوو کە لە ساڵی 1912 بۆ 1939 حکمی کرد. هەروەها سوڵتان عەبدولحەمید زانی کە یەکێک لەو کەلێنە گەورانەی کە زۆر بە ئاسانی رووسیای قەیسەری توانی بێتە سەر دەوڵەتی عوسمانی بە ناوچەی کوردەکانە بەبێ هیچ مقاومەیەک بێ بگاتە ئەوەی کە نزیکی ئەستەمبول ببێتەوە کە پایتەختە 10 کیلۆمەتری ما بێتە سەری. لەبەرەوە سوڵتان مەجبور بوو داوا لە سەفیری بەریتانیا بکە لە ئەستەمبول تەدەخولکە و شەڕەکە بوەستێنێ. و ئەو کاتە سوڵتان عەبدولحەمیدیش ناچار بوو ئیمزای ئەو ڕێکەوتنە بکە کە ڕووسەکان بەسەریانە فەرز کردبوو. ئەمە هەمووی پێش ساڵی 1991 کە ئەو خەیالانە دروست دەکە. سوڵتان عەبدولحەمیدی شەخسیەتێکی دیندارە، چەند جار ئیشارەتمان پێداوە کە سۆفی بووە. سیقەیەکی مطلقی بە شێخانی طەریقە هەبووە. تورک بە شێوەیەکی گشتی هەتا ئێستاش خەتی سۆفیگەرەتی لە ناویانە باوە و کاریگەریشە کە ئێستا دوای ئەو هەموو ساڵە عەلمانیەتەی مستەفا کەمال هێشتا کاریگەری هەرماوە. ئەو زەمانەی سوڵتان عەبدولحەمید کاریگەریەکی زۆر گەورەی هەبوو. تەنانەت وەختێک شێخ سەعیدی کوڕی کاک ئەحمەدی شێخ ئەچێ بۆ ئەستەمبول دوعاکە بۆ یەکێک لە کوڕەکانی سوڵتان عەبدولحەمید کە نەخۆشە بێ و چاکە بێتەوە، لە گەورەی ئەم شێخانی طەریقەیە کە ئەکەوێتە ژێر کاریگەریانەوە زیاتر لە خۆیان نزیکەکات. سوڵتان عەبدولحەمید یەکێکە لەوانەی کە زۆر لە نزیکەوە متمانەی بە کوردەکان هەبووە. ئەم هەنگاوەی ناو بۆ دروستکردنی سوپایەکی زۆر گەورە و کاریگەر کە فعلەن لە تاریخا کاریگەریەکی گەورەی هەیە کە بە ناوی فرسانی حەمیدیەیە. تایبەتیش بووە لە تیرە و هۆزە کوردەکان دروستی کردوون، وەکو هێزێکیش بە ڕەسمی ناساندوونی کە پاڵپشتی سوپای نیزامین لە کاتی شەڕە. پۆلپۆلی کردبوون. ئەمانە 23 ساڵی متقطع نەک بەردەوام بەسەریەکەوە 23 ساڵ خزمەتیانە کرد. پۆلپۆل کرابوون. پۆلێکیان پیانەوتن ئیحزاریە. ئەمانەی ئیحزاریە ئەوەی عمری 17 ساڵ بوو و هەروەها سەروتر تەدریباتیان پێکرا لە شوێنی خۆیان. ئەمانە 3 ساڵ خزمەتی سەربازێتیەکەیانە کرد. پۆلێکی تریان پیانەوتن نیزامیە. ئەمانەش 12 ساڵ بەڵام بە فتراتی جیاواز خزمەتیانە کرد. تەمەنیان لە 20 بۆ 32 ساڵی بوو. تدریباتیان پێکرا و هەر وەختێک داوا ئەکران لە مدەی 24 سەعاتە ئامادە ئەبوون و ئەهاتنە ئەو شوێنەی کە پێیانەوترا ئامادە بن. احتیاتیش هەبوو کە ئەوانەی تەمەنیان
33 ساڵ بوو بەرەو 40 ساڵ شمولیەکردن ئەمانەش 8 ساڵ خزمەتیانە کرد. هەر کەسێک کە پێوترا فرسانی حەمیدیە ئەسپێکی ئەدرای یان ئێسترێک دەوڵەت پارەی بۆ سەرفەکرد بۆ خزمەتی خۆی و ئەو ئێسترەیان ئەو ئەسپەی کە لە کاتی تەدریبا ئەبوو بەو شێوەیە. قەبارەی لیواکانی لە نێوانی 800 بۆ 1000 کەس بوون. پیانەوترا لیوا یانەوترا فەوج. هەر لیوایەک هەر فەوجێک ئەفسەرێکی نظامی حکومت خۆی جەیشی ڕەسمی کە ئەویش هەر پێوترا خەیالە. طبعا ئێوە زانن لەو سەردەمە کۆنانەیە ڕەنگە ئێستا لە زۆر سوپایتری جیهانە هەر ماوە فەوج هەیە پێوترە فەوجی خەیالە. ئەوانن کە گوێ درێژیان پێەیە چونکە چنە ناوچە شاخاویەکەوە کە ئەو زمانە سیارە نەیتوانی بچێ. هەڵبەتە تەڵان پێشترش کە سیارە نەبووە هەر ئەو سوپای خەیالەیە کاریگەریەکی گەورەی هەبووە لە هەموو نظامێکە هەبووە لە هەموو لە جەیشی هەموو وڵاتێکە هەبووە لە دەوڵەتی عوسمانیشا بەڕەسمی هەبووە. ئەفسەرێک لەوانەی کە لە سوپای نظامی دەوڵەتی عوسمانیان ئەبووە بە ئامر لیوای ئەو فرسان الحەمیدیە کە 800 بۆ 1000 کەس بوون. هەر فەوجێک 3 بۆ 6 کەتیبە بوون. کەتیبەکان تا 30 ئەندامیان تیا ئەبوو کەمتر لە 30ش. هەر یەکێک لەو کەسەی کە ئەبوو بەڕەسمیە بوو بە فارسی حەمیدیە سوارچاکی حەمیدیە لە هەموو زەریبەیەک و لە هەموو باجێک عەفوە کرا جگە لە دووشت کە یەکیان پێوترا عوشر دەیەک یەکێکی تریش پێوترا کۆدە. ئەو دێی کوردی هەر دەیەکی کوردی کە ئەبووە سوارچاکی حەمیدیە زۆرینەی بڵێن هەرە بوون بە سوارچاکی حەمیدیە گوندەکە هەمووی عەفوە کرا لە هەموو جۆرە زەریبەیەک بما فیه عوشر و کۆدەکەش. هەر فارسێکی حەمیدی پارچە خاچێکی دەوڵەتی ئەدرایە کە ئەو کاتێ پێوترا ئەرزی ئەمیری یان ئەرزی میری تا ئەم دوایانە شپیرەکان هەر ئێستا ڕەنگە بیریان دێ کە هەندێکی هەر پێوترێت و ئەرزی ئەمیری کە پێی ئەدرا بۆ خۆی بەکاری بێنەوە بیکە بە کشت و کاڵێک کە خزمەتی واریداتی خۆی بکاتەوە بە خاوەن ئەرزی خۆشی حساب خۆشی بە خاوەن ئەرزەکە حساب بکە. فرسانی حەمیدی هەر وەکو هەر ئەفسەرێکی تر هەر وەکو هەر سەربازێکی تری دەوڵەت هاتە دەوڵەتی عوسمانی قابلی ئەوە نەبوو بدرێ بە دادگای مەدەنی. هەر کارێکی مخالفی بکردایە ئەدرایەوە بە دادگای سەربازی یعنی بە ڕەسمی ناسێنرابوو بەو شێوەیە. سوپای سوارچاکانی حەمیدی ئاعتیبار کرا بە بەردی گۆشەی پرۆژەیەکی گەورە کە دواییتر پێی وترا زیندووکردنەوەی خلافەتی ئیسلامی. سوڵتان عەبدولحەمید یەکێک لە مەشروع هەرە گەورەکانی ئەوەیە کە هەوڵیدا بۆ جێڕانەوەی فکرەی خلافەتی ئیسلامی ئەو کەسانەی کە کاریگەر بوون لە خۆی نزیککردنەوە لە کورد و عەرەب و ئەلبانی و ئەوانەی تر لە خۆی نزیککردنەوە بۆی بتوانێت فکرەکە سەر لە نوێ داڕژێتەوە بەناو ئومەتەکەیە بڵاو بێتەوە بۆی ئەوەندە غەربیەکان نەتوانن ئەو هەموو کاریگەریەی لەسەر دروستکەن یا لە ناوەوە لەتلەتیکەن. سوڵتان خۆی ناوی لێنان سوارچاکانی حەمیدیە نیسبەتەن بۆ ناوی خۆی و شەخصی خۆی بۆی ڕێزێکی گەورەتریان لە کۆمەڵگەدا پێ ببەخشێ. ئەو نۆتی شەجاعانەش ئەو خەڵاتانەی کە لە ئازایەتی و سوارچاکیە ئەیاندرایە دیسان خۆی ئەیدانێ و هەروەها ناویشان رابوو بە نۆتی ئازایەتی حەمیدیە. ئەو کەسێک کە سەرپەرشتی هەموو سوپای حەمیدیەیە کرد زەکی پاشا بوو کە زاوای سوڵتان عەبدولحەمید خۆی بوو و زۆر لێوەی نزیک بوو یەکێکی شەلەوانەی کە سوڵتان عەبدولحەمید هەتا ئەو کاتەی لە 1970 ئینقلابی لێکرەوەی هەندێتە خوارەوە زۆر دڵسۆزانە پشتی گرتو و لەگەڵی بوو. ئەم لیوایانە لە ساڵی 1992 چل لیوا بوون یعنی نزیکی 35,000 کەس بۆ 40,000 کەس
لە ساڵی 1990 دوای 7 ساڵ بوون بە 63 لیوە. لە سەرەتاوە سنووری کوردستانیان پێسپێررا بوو خۆیان ناوچەی خۆیان بپارێزن بەرامبەر بە ئەرمەن و ڕووس. لێرە ئەبێ ئەوە باسکەین کە رووسیا هەیە و دەوڵەتی عوسمانی هەبوو. رووسیا ئەرمەنیەکانی خستە پێش خۆی بۆ چێشمەچێشمێک لەگەڵ دەوڵەتی عوسمانی. ناوچەی شەڕەکەش کوردستانی باکوور بوو. سوڵتانی عوسمانیش بە باشی زانی کە کوردەکان خۆیان چەکدار کات و بۆی جارێکی کە ڕووس نەتوانێت لا شەڕیان کا ئاوە دزە بکەنەوە سەر ناو پایتەختی عوسمانیەوە. زەکی پاشا کە خۆی فەرماندەی سوپای چوارەمی دەوڵەتی عوسمانی بوو، سوپای عوسمانی بوو، ئەو کاتە لە ئازەربایجان بوو زمانی خۆی بوو بە فەرماندەی گشتی هەموو هێزەکانی سوارچاکانی حەمیدیە. دوایەوەی پرۆژەکەی خستە پێشچاو واتە سوڵتان عەبدولحەمید دوای پرۆژەکەی هێنایە پێشەوە داوای کرد لە سەرانی کورد بەشدار بن لە مناقەشەکردن و لە دامەزراندنیە. بۆ ئەمەش لە ساڵی 1991 پێش دەستپێکردنی پرۆژەکە کۆنفرانسێک لە ئەستەمبول گیرا بۆ هەموو کوردەکان کە بەشداری تیاکەن هەرچی ئەوانەی کە لەوێ هەبوون، ئەوانەی کە طبعاً ڕسمەوانی لە کوردستان هەبوون، لە کوردستانەوە ئەوانەی کە سەرۆکی تیرە و هۆزەکان بوون چوون، ئەوە شێخی طەریقە بوون چوون، ئەوانەی کە مەلای ڕۆشنفکری ئەو سەردەمە طبعاً ڕۆشنفکرەکەش هەر لەوانە بوو، مەلاکانیش دیسان بەشداریان تیا کردو چوون. کۆنگرەکە لەوێ بە سەرپەرشتی سوڵتان عەبدولحەمید خۆی گیراوە خۆشی هات ئامادە بوو وتارێکی بۆدان و باسی برایەتی و خلافەی ئیسلامی و فکرەی خلافەتە ئیسلامیەکە هەروەها پاراستنی وڵاتی مسلمان و پاراستنی وڵاتی خۆیان کە ناوچەی خۆیان بوو خستەوە پێشچاویان، هەروەها پاراستنی عەقیدەی ئیسلامی خۆیان لەو هەموو هێرشانەی کە رووسیا بە ئەرمەنیەکانیە کرد، هەروەها رووسیا خۆشی ئەی کرد. ئەمە بە شێوەیەکی گشتی باسێکی زۆر مختصری دروستبوونی ئەو سوپایە کە پێی وترا سوارچاکانی حەمیدیە کە جەدەلێکی زۆر گەورەی دروست کردو بوو لە تاریخی کووردا و هەتاکو ئێستاش ئەلمانیا کوردیەکان زۆر دژین، زۆر بە شەرمەزاریەوە باسیەکەن، طبعاً بەسەر شۆڕیەوە باسیەکەن، چونکە پێیان وایە گورزێکی دەستی سوڵتان عەبدولحەمید بووە بۆ کوشتنی برا ئەرمەنیەکانمان، هەروەکو کەمال مەظهەر و جەلال تاڵەبانی و نەوشیرۆ مستەفا و ئەوانەی ترکە لەسەری نووسیویان. اینجا پێشیان وایە لە جێلێتی کوردەوەیە کە ئەبە و شێوەیە کوردەکان هەموو ئیستیغلال کراون براون بۆ ئەو شوێنانە کە سوڵتان عەبدولحەمید ناردوونی. هەروەکو وتیشم لە سەرەتایە سوارچاکانی حەمیدیە هەمویان لە باکووری کوردستان بوون کە کەوێتە باشێکی کەوتۆتە کوردستانی ئێرانەوە ئێستا، بەشە سەرەکیەکەی تریشی کەوتۆتە ڕۆژهەڵاتی تورکیای ئێستاوە، هەتاکو بەشێکیشی داخڵە لەگەڵ ئەرمینیا و ئازەربایجانی سۆڤێتی قەدیمی ئەو کاتەش کە رووسیا دەسەڵاتی بەسەر هەمویانە هەبوو. ئەمە بە شێوەیەکی گشتێت دوایی سوارچاکانی حەمیدیە زۆرتر ئەبن، کاریگەرترە بن لە ئەستەمبوڵە زیاتر دەسەڵات پیاکەن، دوایی ئەبنە لەشکرێکی تر کە ئەچنە شەڕەکانی یۆناان و بەڵقان و ئەلبانیا و ئەو شوێنانش دیسان بەشداری تیا ئەکەنەوە. هەروەها ئەو کەسانش کە سەرانی سوارچاکانی حەمیدیەن ئەبنەوە بە نزیکترین کەس لە سوڵتان عەبدولحەمید و وەجێ متمانەیەکی مطلقی سوڵتان.